روزا بەزووترین کات و پێم وابێ ئەمڕۆژ وەفدی حکومەتی هەرێم سەردانی بەغدا بکات و لەسەر بابەتی بەتایبەتەوانی کە ئەوانەی کە هێزی ئەمنیان ڕێککەوتنێک بکرێت کە ئایا تا چ ڕادێک کام قایمەیە خود لەیستی کام موچە خۆرانە بنێرێ بۆی ئەم بابەتە بە یەکجاری چارەسەر بکرێت. واتە هەموو مانگێک لیست و ناردن و قایمە ناردنەوەکان لە بەشێکی زۆری وەزارەتەکان کە بەردەوامە بەڵام لەسەرەوە ڕێککەوتن بکرێت کە ئایا لیستی کام موسسەی ئەمنیە کە پێویست ناکە بنێرە، ئایا بەغدا خۆی کام موسسە ئەمنیانە کە ڕاستەوخۆ لیستی لانیە، چونکە ئەمە بابەتێکە ئەگەر پەیوەندی بە هەرێمی کوردستان و یاخود پەیوەندی بە عێراقەوە هەبێت لە نێوان لیستەکانە بۆ هاوڵاتیان ئەمە گرنگ نییە. ئەوەی بۆ هاوڵاتیان گرنگە ئەوەیە کە موچەکانیان لە کاتی خۆیانە وەرگرن و بۆ هاوڵاتیان گرنگ نییە ئایا هەژماری منە، ئایا کی کارتە، ئایا بە نەقدیە، بەڵکوەیە کە لە سەری مانگە موچەی خۆی وەربگرێت و ئەو حەق و امتیازاتە هەیە چ لە پلە بەرزکردنەوە چ لە هەموو مافەکانی تری وەکو خۆی یەکسان بێ لەگەڵ عێراق و وەری بگرێتەوە. لەبەرەوە گرنگە حکومەتی هەرێم لەم قۆناغەیە سەردانەکانی چڕ بکاتەوە و ئەمە بە کەمی و بە بچووکی نەزانێ بەعکسەوە ئەوەی کە کەمی و بچووکی وەکو توشمانەوەیە کە ئەگەر هاوڵاتیان بێموچە بن و شاندێک بەڕێنە کەوێت یاخود گفتوگۆگان چڕ نەکرێتەوە یاخود زەخت بەکار نێنرێت یاخود هەر بابەتێکی کە عێراق داوایەکە جێبەجێ نەکرێت، بەڵکو گرنگترین شت موچەخۆرە و مەفروضە حکومەتی هەرێم ئەم هەنگاوانە بنێ و ئێمەش لە ئەنجومەنی نوێنەران و هەوڵەکانمان بەردەوامە بێ بۆ ئەوەی لەگەڵ هاتنی موازنە ڕاستەوخۆ بتوانێت دەست بکرێت بە تعدیلات و بخرێتە دەنگدانەوە بۆی جێبەجێ بکرێت. زۆر سەبارەت بۆ هەژمارە بانکیانی کە کێشە هەیە و هەژماری حکومەتی هەرێمی کوردستان هەژماری من بەپەسەند دەزانێت و بەغدا ڕەتی دەکاتەوە، چارەنووسی موچە لەم نێوەندەدا چی؟ قەراری مەحکەمەی اتحادی لەسەر ئەو بابەتە هەیە و وەکو وتم حکومەتی هەرێم ئەبێت چاوی لەسەر چارەسەری بابەتەکە بێت، نەک لەسەر ڕێگەیەکی لاوەکی. ئەگەر چارەسەری ئەم بابەتە بە کی کار دەبا ئەوە بێت، ئەگەر بە هەژماری منە با ئەوە بێت، بەڵام ئەمە نەکات بە نقطەیەک یاخود خاڵێک لە خاڵەکان بۆ مفەوەزات لەگەڵ بەختایە بڵێ نەخێر هەژماری منیان نەخێر ئەو پرۆژێ نەخێر. ئەوەی گرنگە بڵێ من ئەمەوێ موچە چارەسەر بکرێت، ئایا بە هەر پرۆژەیەکە چارەسەر بکرێت و مەفروضە هەنگاو بۆ شێوە بنێرێت.